کلیل و قفڵەکە بەدەست ئێرانە ئەوەی باسی دەکەم زەی بچووکە ئەم جارە ئێران قفڵی داوە لە ڕۆژی پێنجشەمەوە ئاوی زەی بچووک گیراوەتەوە ئەمە کاریگەری لەسەر ئاوی خواردنەوەی دانیشتوانی قەڵازێ دروست کردووە ئەمڕۆ بەهۆی کەمبوونەوەی ئاوی زیەکە یاخود بەرنەدانەوەی ئاوی زیەکە لەلایەن ئێرانەوە بۆ ماوەیەک زیاتر لە 2 کاتژمێر نەتوانراوە ئاوی پێویست بۆ پەمپانەی ناو پرۆژەکە بنێردرێت تا لێەوە ئەو بنێردرێت بۆ دانیشتوانی قەڵازێ ئێمە قسەمان لەگەڵ بەرپرسانی پرۆژەی ئاوی خاص کردووە ئەوان باسییان لەوە کرد کە ینی چاویان لە زەی بچووکە بۆ ئەوی بتوانن ئاوی پێویست لە پرۆژەکەدا گل بدەنەوە بۆ دانیشتوانی قەڵازەی بنێرن بەڵام ئەمڕۆ جارێکی تر ئەو بربەستەی بۆ بەنداوەکە دروست کراوە ینی نۆژەن کراوەتەوە بۆ ئەوی ئاوی زیاتر گل بداتەوە وەک باسی دەکەن لە هەر کاتژمێرێکدا پێویستیان بەوەیە کە 2,800,000 لیتر ئاو بنێرن بۆ ئەو 4 پەمپەی هەیە تا بتوانن لێک ڕۆژدا زیاتر لە 30,000 لیتر ئاو بۆ دانیشتوانی قەڵازێ دابین بکەن کە 20,000 ماڵ و شوێنی بازرگانی لەسرە ئەوان مەترسیەکە بە شێوەیەک باز دەکەن ئەگەر بێت و ئێران بە یەکجاری ئاوی زەی بچووک بەربداتەوە ئەوان بڕێک بەو پەندە کوردیان شوپان کە دەڵێن مەنگا مرد و دۆبڕە ئەوان باس لەوە دەکەن ئەگەر زەی بچووک وشک ببێت ئەوە بە تەواوەتی پرۆژەی ئاوی خاص پەچی دەکەوێت و ناتوانن ئاو بۆ دانیشتوانی قەڵازێ بنێرن بۆیە لە ڕێگەی 964ەوە هەم هۆشداری و هەم ئاگاداری بە دانیشتوانی قەڵازێ دەدەن کە ئەو ماوەیە دەست بە ئاو بگرن و لە شتی زیادە بە فیڕۆی نەدەن وردەکاری ئەم بابەتە لە 964 دۆت کە یاردی بخوێننەوە.